دوای ڕوخانی دەسەڵاتی بەعس و بنیادنانەوەی عێراقیشی نوێ لە ساڵی 2003 کورد یەکێک لە هێزە دیارەکانی عێراق بوو کە لە بەهێزترین قۆناغیدا بوو. هەر بۆیە ڕۆڵێکی گرنگی لە نووسینەوەی دەستور و پێگەیەکی بەهێزی لە بەغدا هەبوو کە چاوەڕوان دەکرات دەستکەوتەکان لەوە زیاتر و بەهێزتر بکرێن و خەباتی گەلی کورد بۆ سربەخۆیی لە ئایندەیەکی نزیکدا بگاتە بەرهەم. پاش 15 ساڵ لە گەڕانەوەی بۆ بەغدا لە سایەی سیاسەتی چەوت و حزبیانەی دوو هێزە دیارەکەی هەرێم، پێگەی کورد لە بەغدا بەردەوام بەرەو لاوازی دەڕوات، هەرچەندە هەمیشە هەلومەرجەکان لە بەرژەوەندی هەرێم بوون. بە جۆرێک شەڕی ناوخۆیی و دەستی تیرۆ ڕێگەی نەداوە عێراق ئارامی تەواو بەخۆیەوە ببینێت، بەڵام بە پێچەوانەوە هەرێم لە بارودۆخێکی تەواو ئارامدا بووە. هەروەها بە دەرهێنانی نەوت پێگەی ئابووری هەرێمی کوردستان زۆر زیاتر لە جاران بەهێز بوو. لە پاش هاتنی داعشیش پێشمەرگە بە هاوکاری هاوپەیمانان توانی ڕۆڵێکی گرنگ بجێڕێک لە تێکشکاندنی ئەو ڕێکخراوەدا و نزیکەی هەموو خەڵکی باشووری کوردستانی ڕزگار کرد. هەموو ئەم دەستکەوتانە کە بەرهەمی قوربانی خەڵکی هەرێم بوون لەلایەن پارتی و یەکێتیەوە لەدەست دراون یان بۆ بەرژەوەندی حزبی خۆیان بەکارهێنراون. بەهۆی سیاسەتی حزبیانە و گەندەڵیەوە نەک هەر نەوت نەبووە ڕەحمەت بۆ هاوڵاتیانی هەرێم، بەڵکو بۆ نەفرەتێک کە تا سەر ئاستی بڕینی بووجە و موچەکانیان زیانی بە خەڵکی هەرێم گەیان. پارەی نەوتیش بەردەوام دەچێتە گیرفانی بەرپرسانی باڵای دوو حیزبەکە. قوربانی و سەرکەوتنەکانی پێشمەرگەش بەرامبەر داعش نەک ئازادی بۆ ناوچە دابڕێنراوەکان نەهێنا، بەڵکو ئەو دەسەڵاتی کورد لە پێشوودا لەو ناوچانە هەیبوو ئەویش لەدەستدرا کە دیسانەوە ئەویش بەرهەمی سیاسەت و چەوتی تاکڕەوانەی دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم و ئەنجامی ڕیفراندۆمێک بوو کە تاکە کەسێک بڕیاری لێدا بوو دەیان حزبی دیکەش چوونە ژێرباری بەبێ ئەوەی خوێندنەوەیان بۆ ئەنجامەکەی هەبێ و گوێ بە بۆچوونی هێزە دڵسۆزەکانی هاوشێوەی کۆمەڵی ئیسلامی و ڕای کۆمەڵگەی نێودوڵەتی بدەن. هەروەها پارتی و یەکێتی ئارامی هەرێمیان کردە دەرفەتێک بۆ بەکارهێنانی پێگەی سیاسی و ئابووری هەرێم لە بەرژەوەندی خۆیان و بەرپرسانیان، شتێک بە ناوی سیاسەت و ئابووری هەرێمی کوردستانەوە نەمایەوە. پاش 15 ساڵ گەڕانەوە بۆ بەغدایەکی لاواز، ئێستا بە پێچەوانەوە هەرێم یەکێک لە لاوازترین لایەنەکانی عێراقە کە نەک خەونی سربەخۆیی بەدینەهێنا، بەڵکو ناتوانێ مافە دەستوریەکانیشی وەربگرێتەوە. بۆ کۆتایی هێنان بە شکستەکانی هەرێم لە بەرامبەر بەغدا و بنیادنانەوەی هەرێمیشی بەهێز کە مافە سیاسی و ئابووریەکانی پارێزراو بێت، پێویستە دەنگدەرانی هەرێم چیدی ئەو هێزە شکست خواردوانە نەنێرنەوە بەغدا کە هەموو شتێکیان کردە قوربانی دەستکەوت بۆ خۆیان و حیزبەکانیان، بەڵکو دەبێت متمانە بەهێزی هاوشێوەی کۆمەڵی ئیسلامی بدەن کە بە کەمترین نوێنەرەوە زۆرترین شەڕی لەسەر مافی هاوڵاتیانی هەرێم کردووە و دژی بە حیزبیکردنی نوێنەرایەتی هەرێم لە بەغدا وەستاوەتەوە. باوەڕێکی ڕاست و پاشی بەڵێ لیستی 104